قەلەقێکی زیاد لە حەد لە مێشکی یعنی دایکەکە دروسە بێ ئایا ئەم شتە چیە چی نییە بەرەو کوێ ئەڕوا. ئیکۆی دڵی کۆرپەلە لە خانمانی دووگیانە باشتر وایە لە هەفتەی 18 بۆ 22 ئەنجام بدرێ و هەروە ئیکۆی دووەم ئەگەر پێویست بکەواتە شتێکت تیابینی کە ناتەبیعی بوو باشتر وایە لە 24 بۆ 28 دووبارە بکرێتەوە. ئیکۆی دڵی کۆرپەلە لە خانمانی دووگیانە بۆ هەنێ خانم ضرورە کە بکرێ بە تایبەتی ئەگەر مناڵی کەی کێشەی دڵی هەبوو بێ یا داون بوو بێ یا هەر نەخۆشیکێ و بێ کە خەتوڕەی بەرزبوونەوەی دڵی مناڵەکە بۆ جاری داهاتوو زیاد بکە و یاخود ئەو ژنانەی کە حامیلەن و دووگیانن شەکرەیان هەیە خەتوڕەی زیادبوونی دڵی کۆرپەلەتیانە زیادە ئەوانە و ئەمانە باشتر وایە ئەگەر هاتوو دکتۆری ڕێدیۆلۆجیست واتەوانەی کە سۆنەرەکەن ئەگەر سۆنەری کرد و دەرکەوت هەر کێشەیەکی هەبوو کێشەی گەورە لە جەستەیە لە بەشەکانی تری جەستەیە و یا لە دڵیا شتێکیان بینی بۆ نمونە دڵی ناتەبیعیە گەورەیە ئیتر تەفاسیلەکە ئەوان ناینووسن ئەوە پێویستەکات تۆ ئیکۆی دڵی کۆرپەلەی بۆ بکەی وەکو دکتۆرێکی دڵی مناڵان بووی ئایا بزانی تەفسیلەکەی چۆنە ئایا دڵی کوونە گیراوە بۆریەکانی تەواوە عەکسا یا عەکس نییە. ئەمە چاکە و خراپەی خۆی هەیە. چاکەکەی ئەوەیە کە تۆ ئەگەر ئافرەتێک کۆرپەلەکەی ناوسکی دایکیا کێشەیەکی بوو حازر بکرێ بۆی دوای لەدایک بوون بزانین لە چ سنتەرێک مناڵەکەی لەدایک بێ کۆمەڵێ مەواد هەیە کە گەر پێویست بکا بۆی لەو سنتەرایە بەردەست بێ ئیشی بۆ بکەی بە خێرایی ئەمە چاکەکەیەتی. خراپەکەی ئەوەیە تۆ هەنێک جار هەیە هەنێ شتە بینی لەناو دڵی دایکیا شتی بچووکە تۆ هەر چۆن بە زمانی خۆی قەت ناتوانیت تێگەیەنی کە ئەم شتە بچووکە و لەگەڵ تەمان لەوانەیە چاک بێ یا دوای ئیشێکی ئاسانی بۆ بکەین. قەلەقێکی زیاد لە حەد لە مێشکی یعنی دایکەکە دروسە بێ ئایا ئەم شتە چیە چی نییە بەرەو کوێ ئەڕوا ئەمە یەکێکە لە خراپێ گەورەکانی بەڕاستی چکە لایانی دەرونی دایکەکە تێکەی ئەمە یەک دوو ئەگەر کێشەیەکی گەورەی هەبوو لە ئیکۆکەیە کە تۆ دۆزیتەوە تۆ دڵی دکتۆری سۆنەر و دکتۆری ولادەکە شتێکەی کە ئایا ئێمە چی بۆ بکەین لەباری بین لەباری نەبین کە ئەمە تۆپیکێکی زۆر ناڕەحەتە هەنێک جار بە تیمەکانیش هەڵ ناکرێ بەداخەوە. سمارت وەرچەرخانە